بەڵێ سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی دەستگای میدیایی ستاندەر. من ئەمەوێت زانیاریتان پێ بدەم لەبارەی سەردانیکردنی شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی وەزیری دارایی بۆ بەغداد تایبەت بە چارەسەرکردنی پرسی ناردنی 100 ملیارەکە و 100 ملیارەی کاتاوەکو ئێستا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەنێردراوە. گەرچی دوێنێ ژەوا بڵاوکراوە کە بڕیارە ئەمڕۆ شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی ئاوات شێخ زەناب سەردانی بەغداد بکات بۆ کۆبوونەوە لەگەڵ وەزیری دارایی و سەرۆکی دادگای فیدراڵی بۆ چارەسەرکردنی ئەو پرسە. بەڵام کەمێک پێش ئێستا لەلایەن بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڵاوکرایەوە کە هەتاوەکو ئێستا هیچ بڕیارێک بۆ ناردنی ئەو شاندن نییە لە ئەمڕۆدا، واتە دیار نییە کە ئەمڕۆ ئەم شاندا چێتە بەغداد یاخودەوەی کە لە ڕۆژانی ئایندەدایە. ناردنی شاندەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی ئاواتی شێخ زەناب وەزیری دارایی تایبەتە بە چارەسەرکردنی ئەو پرسەی کە ئێستا دەگوزارێت تایبەت بە ناردنی کۆی پارەکەی بەغدادەکە 680 ملیارە و لە بەرامبەردا تاوەکو ئێستا تەنها 540 ملیار دینار نێردراوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی هەرێم لیستی موچەی هێز ئەمنیەکانی بە تەواوەتی وردەکاریەوە نەناردووە بۆ بەغداد و ئەوانیش سوورن لەسەرەوەی کاوان 1 دینار نانێرن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەتاوەکو تەواوی پارەکە یان تەواوی لیستەکە بە وردەکاریەوە بۆ ئەوان نەنێردرێت. ئەوەی کە هەیە تاوەکو ئێستا چوون یەو شاندا ینی بۆ چارەسەرکردنی ئەو پرسێ جاوەی کە لە بەردەستی مندا سەبارەت بە چوونی شاندەکە بۆ بەغداد دوو ڕێیان لە بەردەمدا لەلایەن بەغداوە دوو ڕێیان بۆ کراوەتەوە. ڕێ یەکەمەوەی کە لیستی موچەی ئەو هێزانە بە تەواوی وردەکاریەکانیەوە بۆ بەغدا بنێردرێت و بەو شێوەیە پارەکە بنێرن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی کە هەیە تاوەکو ئێستاش بەرپرسانی هەرێم سوورن لەسەرەوەی کە ئەوان هیچ وردەکاریەک یان بەو شێوەی کە بەغدا داوایەکە ناتوانن وردەکاری هێز ئەمنیەکان بۆ بەغدا بنێرن. ڕێگەی دوامیش بۆ هەرێمی کوردستان کراوەتەوە لە بەرامبەر چارەسەرکردنی کێشەکانەوەی کە شاندەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە بەغداد، یعنی ئەوەی کە بچێتە بەغداد و لە کۆبوونەوەی داهراودا بە ئینتیفاقی سیاسی بە ڕێکەوتنی سیاسی پرسەکە چارەسەر بکرێت و لە بەرامبەردا بەغداد دەو بڕەپارەی کەماوە کە بەرپرسانی هەرێم باسی لەوە دەکەن زیاترە لە 100 ملیار دینار بوو کورتێنانی هەیە لە لیست لە موچە بۆ دابشکردنی موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان، ئەوە بەو شێوەیە ڕێکەوتنێکی سیاسی بکرێت و ئەوان لە بەرامبەردا بینێرن. بەڵام لەو دوو ئەگەرە هیچ ئەگەرێکی دیکە نییە، یعنی ئەوەی کە چارەسەری ئەو پرسەی پێ بکرێت، یانەوە تا ئینتیفاقی سیاسی دەوێ بکرێت، یانەوە تاکە لیستی موچە بە وردەکاریەوە بۆ حکوومەتی بەغداد بنێرێت. کاتاوەکو ئێستا وردەکاری لیستی موچە خۆرانی هێز ئەمنیەکان نەنێردراوە، تەنها ڕاژیانەوەی کە ژمارەی هێز ئەمنیەکان هەروەها ئەوەی کە هەیە ببورن ژمارەی هێز ئەمنیەکان هەروەها یانی ئەوەی کە لە بەرامبەردا چەندیان پێویستە بۆ دابەشکردنی موچە ئەو موچەی کە پێویستە بۆ هێز ئەمنیەکان تەنها ئەوە نێردراوە بۆ بەغداد، هیچ وردەکاریەک نەنێردراوە. ئەمە سەبارەت بە چوونی شاندەکەی حکوومەتی هەرێمی کوردستان. خاڵێکی دیکە هەیە شەوی ڕابردوو پێشەوە هەورامانی و تەبێشی حکوومەتی هەرێمی کوردستان، یعنی درەنگە شەوی ڕابردوو بەیاننامەیەکی بڵاو کردوتەوە سەبارەت بە دابەشکردنی موچەی مانگی 2 فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوان باس لەوە دەکەن کە لایەنێکی پێکەنەری ئەم حکوومەتە ڕێنیشاندەر بوون و دەستیان تێکەڵ کردووە لەگەڵ لایەنێکی ئۆپۆزیسیۆن و ڕێخۆشکەر بوونە بۆ یعنی بۆ دوژمن بۆەوەی کە ناحەزانی هەرێمی کوردستان لە بەرامبەردا و بڕیارانە و ڕاگررتنی موچە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دراوە. و ئەوان باسیشانەوە کردووە کەوان ڕێگر نینە، ئەوان دەتوانن بفەرمونون بۆ ئەوەی کە خۆیان بەم 540 ملیار دینارە موچە خۆرانی هەرێمی کوردستان دابەش بکەن. هەتاوەکو ئێستاەوەی کە هەیە من ئەمەوێت بە تەواوەتی ینی ئاماژەتان بۆ بە ڕاگەندراوەکەی و تەبێشی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کە شەوی ڕابردوو بڵاوی کردوێتەوە. لە ڕاگەندراوەکە هاتووە دەڵێ سەرەتای دروستبوونی کێشەی موچە لە هەرێمی کوردستان لەوە دەستی پێکرد کە لایەنێکی سەرەکی و پێکەنەری حکوومەتی هەرێمی کوردستان دوای لایەنێکی ئۆپۆزیسیۆن کەوتن و ئەوان ڕێنیشاندەری نەحەزانی هەرێمی کوردستان بوون بۆ دروستکردنی فشار بۆ بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا.
لەم کاتەدا وەزارەتی ئیدارە حکوومەتی فیدراڵ ئامادەیە تەنها لە 159 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدا، داویش دوای یەک مانگ لە دواخستنی کە موچەی پێشمەرگە و شەیدان و بەشێکی زۆری فەرمانبەرانی هەرێمی تێدا نییە. ئەمەش بۆ دروستکردنی فیتنە و جیاکاری و سوکایەتیە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان. یانێ و وتانە و ڕاگەندراوەی وتەبێژە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا وا دەری دەخات کە تاوەکو ئێستا هیچ بڕیارێک نییە بۆ دابەشکردنی ئەو موچەی کە لە بەغداوە هاتووە، یانێ بۆ دابەشکردنی موچەی وزارەتانەی کە موچەکان لە بەغداوە نێردراوە تاوەکو ئێستا هیچ بڕیارێک لە ئارادانی و نازاندرێت کەیش دابەش دەکرێت، یانەوەی کاتاوەکو پارەکە بە تەواوەتی لەلایەن بەغداوە نەنێردرێت. حکوومەتی هەرێمە ئامادە نییە موچەی ئەو فەرمانبەران و وەزارەتانە دابەش بکات. اینجا ئێمە پێشتر ینی باسمان لەوە کرد کە سێ بژاردە لە بەردەستی هەرێمی کوردستان، نەوان لە تاوتوێکردنی سێ بژاردە، لەم ژاردە یەکەمیان چوونی شاندەکەی حکوومەتی هەرێمە بۆ بەغدا، بژاردەی دووەم کە حکوومەت بیری لێ کردوێتەوە دووبارە هێنانەکایی لێبڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان، ئەوەی کە پێشتریش کراوە بە ناوی پاشەکەوتەوە بەڵام ئەم جارە بخرێتە سەر ئەستۆی حکوومەت. بژاردەی سێمیشیان بریتێ لە چاوەڕوانکردن بۆ کۆکردنەوەی زیاتری داهاتی ناوخۆ بۆ پڕکردنەوەی و کورتێنانەی کە لە ئێستادا دروست بووە. ئەمە سەبارەت بەم خاڵانە. خاڵێکی دیکاوەیە کە ینی کێشە لەسەر پرۆژەی هەژماری من و کیکاردی بەغداد هێشتان بەردەوامە، ینی بەشێکی دیکە خاڵی دووەم لە ئامانجی سەردانەکەی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغداد بریتی دەبێت لە چارەسەرکردنی ئەو کێشەیان گفتوگۆکردن لەبارەی ئەو کێشەوە، بەڵام هەتاوەکو ئێستا یانەوەی کە هەیە بەغداد سوورە، وەزارەتی دارایی عێراق سوورە لەسەرەوەی کە هەژمارێکی بانکی لە لقی بانکە عێراقیەکان بکرێتەوە بۆ موچەخۆران لە هەرێمی کوردستان، ئەوەی کە هەیە هەژماری من بە تەواوەتی ڕەت کراوەتەوە. وەزارەتی دارایی یان وەزیری دارایی عێراق باسی لەوە کردووە هەتاوەکو پرۆسەی بە نیشتیمانکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تەواو نەبنەوان 1 دینار بۆ لیستی موچەی مانگی سێنانێرن، ئەوەی کە هەشە لە بەرامبەر تەواوکردنی پرۆژەی کیکار دەرهێنانی کارتێکی بانقی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان، ئەوەیە کە پێشتر کۆمپانیای کیکار باسی لەوە کرد بوو کەوان ئامادەن لە ماوەی تەنها 15 ڕۆژدا هەژمارەکە بۆ تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەربێن و بە تەواوی وردەکاری و هەموو شتێکی شەو ڕادەستی بەغدای بکەنەوە. ینی چاوەڕوان دەکرێت کە حکوومەتی هەرێم هەنگاو بنێت بەرەوەی کە دەست بکرێت بە دروستکردنی ئەو پرۆژێ و دروستکردنی هەژمارێکی بانقی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بانقە عێراقیەکان هەتاوەکو ئێستاوەی کە هەیە حکوومەتی هەرێمیش پێداگرێت لەسەرەوەی کە موچە لە ڕێگەی پرۆژەی هەژماری منەوە دابش بکرێت، بەڵام حکوومەتی عێراقی وەزارەتی دارایی عێراق باز لەوە دەکەن کە بە هیچ شێوەیە پرۆژەی هەژماری منیان قبوڵ نییە و ئەوان و باز لەوە دەکەن هیچ زامنێک و زەمانەتێکی موچە لە ناو ئەو پرۆژەیەدا بوونی نییە. گومان دەکرێتانەوەی کە ترسەیە جارێکی دیکە بە ناوی جیاجیاوە ینی وەکو ساڵانی ڕابردوو دەست بە سەرداگرتنی موچە و پێدانی موچە بە قست و هەندێک بابەتی دیکە هەیە بێتەوە ناو بابەتی موچە و پێدانی موچە بە موچەخۆرانی هەرێمی کوردستان و خاڵێکی دیکەش کە بۆتە جێگەی ئاماژە لەلایەن بەرپرسانی عێراقەوە بۆیە کە هەر فەرمانبەرێک بۆ پێدانی موچەکەی لە ڕێی پرۆژەی هەژماری منەوە 100%ی موچەکەی لێ دەبڕدرێت وەکو حمولە و ئەو باز ڕوسوماتەی کە ئەوەی لە بەرامبەردا فەرمانبەر موچەکەی لە ڕێگەی بانقەوە وەردەگیرە. دەمە زانیاریەکان بوون هەتاوەکو ئێستا لەبارەی چوونی شاندەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغداوە نوێترین هەنگاو پرۆژە بۆ چارەسەرکردنی موچەی موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان هەر زانیارێکی دیکەشە بێت لەبارەی چوونی شاندەکە و کۆمەڵێک بابەتی دیکەوەی کە هەیە بۆ چارەسەرکردنی مشکیلەکان ئەگەڕێینەوە لاتان.